ئەڤین ئاسۆ شی بە پیاوەکی ترک کردووە ئەوەیە هۆکاری دیارنەمانی لەسەر تیڤی و سۆشیال میدیا یاخود کێشەی تری هەیە لەگەڵ کەناڵی نێت تیڤی. ئەی خوشک و زاواکەی بۆچی لە کەناڵی نێت تیڤی پرۆگرامی نوێیان نیێ و دەرناکەوە؟ کێشەیان لەسەر پارەیە یاخود شتی ترە؟ ئایا هاوسەرەکەی ڕێگرێت لە دووبارە دەرکەوتنەوەی لەسەر تیڤی سۆشیال میدیا کاتی خۆی کە میێوانداری دەکرا لە نێت تیڤی دەستخۆشی لە ئەڤین ئاسۆ ئارامۆ دەکرد، بەڵام ئێستا تەنها دەستخۆشی لە ئارامۆ دەکرێت. بۆچی ناوی ئەڤین ئاسۆ ناهێنن؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شەری بینەچەوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری نوێترین هەواڵ و کار و چالاکی ڕۆژانەمان بی. بۆ پەیوەندیکردن دەتوانێت بە سناپچاتەکەمان پەیوەندیمان پێوە بکەی و ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە. ئەڤین ئاسۆ ئەسێرە دیاری نێو تیڤیەکانی کورد هەم پێشکەشکار هەم چەندین کاری جیاواز لە هەموو کارەکانی سەرکەوتووە. دەتوانین ئەو ئافرەتەیە کە زۆرترین بینەری هەیە کە خەڵک لە تیڤیەکانەوە سێری بکە. پڕبەرنامەکانی تام و چێژ و هێجانی هەیە، پڕ ئامۆژگاریە. ئەڤین ئاسۆ ئەو خاتونەیە لە ساڵی 1986 لە شاری سلێمانی لە گەڕەکی دەرگەزێن لەدایک بووە. تەمەنی منداڵی و هەرزەکاری لە شاری سلێمانی بەڕێ کردووەرەوە لە قوتابخانەی سوکێویش تەواوی کردووەروها کاری شانۆیی کردووە. وەروە خاتو ئەڤین لە چەندین پرۆگرام لە رادیۆ بەشداری کردووە، لە تیڤیەکانیش بەشداری کرد لە پرۆگرامی منداڵان و گۆرانی داواکراو و لە دوا وێزگەی لە کەناڵی زاگرۆز بینیمان بە پرۆگرامی ئارامۆ شۆ. ئەو کاتە خاتو ئەڤین کەس نەی دەناسی کاتی هات سەر تیڤیەکان و بینیان ئافرەتێکی قسە خۆش و زمان پاراوە، وەروەها لەگەڵ ستایلەکەش دەگونجێ. ئەو کاتە پرۆگرامی ئارامۆ شۆ شتێکی شۆکهێنەر بوو، پرۆگرامێکی تەواو جیاواز بوو لەسەر تیڤی کوردی پەخش دەکرا. ئەو کاتە لە وڵاتی تورکیا و پرۆگرامیان دەکرد. دواتر ئەڤین ئاسۆ و ئارامۆ کەناڵی تایبەت بە خۆیان دانا. ئەو کاتە کەناڵ 4 و کۆڕێک تیڤی خاتو ئەڤین بۆ خاوەنی کەناڵ 4. ئەو کاتە ئەو کەناڵی بەڕێوە دەبرد. سەرەتایی پرۆگرامی ئەڤین ژن و ژیان لەوێوە دەستی پێکرد و چەندین وەرز بەردەوام بوو. ئەو خاتونە توانی لەسەر چەندین بابەت تاوتوێ بکاتە. ئەڤین ئاسۆ دواتر لەو کەناڵانە نەمان و چوونە کوردماکێس. بەرنامە ئەڤین ژن و ژیان هەر بەردەوام بوو. لە دوا وێزگەی لە کەناڵی نێت تیڤی بوو کە ئەو کاتە باسی لەوە کرد خۆی و ئارامۆ خاوەنی ئەو تیڤیەنە، بەڵام ئەڤین ئاسۆ هەموو خەڵک چاوەڕێی دەکا پرۆگرامی نوێ پێشکەش بکە، بەڵام زیاتر لە ساڵێک و 6 مانگ دەبێتن ئەو خاتونە هیچ پرۆگرامێک یاخود هیچ پۆستێکی لە سۆشیال میدیا نەکردووە لە هیچ پرۆگرامێک بەشداری نەکردووە. بە تەواوەتی بێدەنجی هەڵبژاردوو نزیکەی ساڵێک و 6 مانگە و زۆر دەنگۆ هەیە دەربارەی ئەوەی شەڕی کردووە لەگەڵ خاوەنی نێت تیڤی ئارامۆ. واروها یاخود چەند دەنگویەکی تر هەیە دەڵێن خاتو ئەڤین لە ئێستادا هاوسەرگیری کردووە لەگەڵ پیاوێک بە ڕێگەزی تورک، بەڵام ئەوانە تەنها دەنگۆیە. واروها باز زەوەش دەکەن هاوسەرەکەی ڕێگانادا دووبارە بگەڕێتەوە سەر تیڤیەکان، بەڵام ئەمە تەنها قسە و پرۆپاگەندەیە. لە ئێستادا هیچ ڕاستیەک دیار نییە دەربارەوەی ڕاستەقینەیە ئەو قسانە کە بڵاو بۆتەوە یاخود تەنها دەنگۆیەکە و هاوسەرگیری نەکردووە. لە ئێستادا هەر سینگڵە یاخود هاوسەرگیری کردووە، بەڵام وا پێویستە ئەو خاتونە ڕوونکردنەوەیەک بە هەوادارانی بدا لەبەرەوەی هەوادارێکی ئەگجار زۆری هەیە لە کوردستان و خەڵکێکی زۆر چاویان لەسرە. بۆیە پێویستە ئەو دەنگۆیانە ڕابگرێتن و نا نوێترین دەرکەوتنی بازەوە بکە هۆکاری دەرنەکەوتنی چیە. و هەر کاتێک ئەڤین ئاسۆ لە شاشەکان دوور کەوتو بێتەوە بە ئینێرجێکی ئەگجار زۆر و هاتۆتە سەر تیڤیەکان و جارێکی تریش بە هەمان شێوە بۆ ماوەی ساڵێک زیاتر وەم بوو لەسەر تیڤیەکان بۆ هۆکاری ئەوەی چەند کردە ڤیدیۆیەکی نەشیا و بڵاو بوو کە گوایە ئەڤین ئاسۆی لەو کردە ڤیدیۆیانە، بەڵام دواتر هەموو خەڵک زانیان
ئەو کورتە ڤیددیویانە فێکە ناڕاستەقینەن بە فۆتۆشۆپ دەستکاری کرا و ئەدیتیان کردووە بۆیە دووبارە ئەڤین ئاسۆ لە ڕاوەستانێکی زۆر گەڕاوە بە ئینێرجێکی زۆر جیاواز ئایا چاوەڕێی ئەوەی دەکەی دووبارە ئەڤین ئاسۆ بگەڕێتەوە واروها خەڵکێکی زۆریش باز لەوە دەکەن وە دەنگۆی ئەوە هەبوو خوشکەکەشی دوور کراوەوە لە کەناڵی نێتیڤ بەڵام ئەو دەنگویانە ڕاستەقینە دەرچوون لەبەرەوەی لە ئێستادا هیچ پرۆگرامێکی نییە خات و چێواز لە پێشووتردا کاتی ئەڤین ئاسۆ کە پرۆگرامی ئەڤین ژن و ژیانی هەبوو لە ئینتەرنێت تیڤ وە خوشکەکەشی لە چەندین پرۆگرامی جیاواز تایبەت بەخۆی و لەگەڵ هاوکارانی پێشکەشی دەکرد بەڵام دوای دیارنەمانی ئەڤین ئاسۆ لەو کەناڵە خوشکەکەشی بە هیچ زۆرێک دەرناکەوێت وە لە نوێترین زانیاری ئێمە کە بینەری نێتیڤ بووین بینیومانە کاتێک هەر میوانێک یاخود ئەو کەسانی کە لەوێ پێشکەشکارن دەستخۆشیەکانیان تەنها بۆ ئارام و میدیایە یاخود بۆ کاک ئارامۆیە بەڵام پێشووتر داوت زۆر سوپاس دەستخۆشی لە بێڕێوەبەرانی نێتیڤ دەکەین ئارامە و هەروە ئەڤین ئاسۆ بەڵام لە ئێستادا ئەڤین ئاسۆیەکەیان لاداوە تەنها بازەوە دەکەن زۆر سوپاس خاڵ زۆر سوپاس دەستخۆش ئارام و وارووا بەی جۆرێک ناوی ئەڤین ئاسۆ لەو کەناڵە ناهێندرێ وارووا بەی جۆرێک دەنجی نەماوە بەڵام خوشکەکەی چێواز لە ئێستادا لە سۆشیال میدیا زۆر ئەکتیڤە وە کاری ڕێکلام دەکاتن و هیچ پرۆگرامێکی نوێی نییە لە تیڤەکان وەروەها وەکو پێشکەشکار نەچۆتە هیچ تیڤەکی تر واروەها خوشکێکی تریشی بەناوبانگە ئەویش لیناس ئەو تەنها لە سۆشیال میدیا بە دەرکەوتووە لە نێو تیڤەکان هیچ پرۆگرامێکی نەبووە تەنها وەکو هاندەرێک چۆتە نێو تیڤەکان وارووا خەڵکێکی زۆر چاوی لەسەر خات و ئەڤینە دەڵێن دەبێت لە ئێستادا خەریکی چ پرۆگرامێک بێ و ئایا خۆی کەناڵ تایبەت بە خۆی دادەنێ یاخود دووبارە دێتەوە نێتیڤ وەروەها بازەوەش دەکەن دەنگۆیەکە زۆر بەهێزە کاوسەرگیری لەگەڵ پیاوێکی تورک کردووە بەڵام لە ئێستادا لەلایەن خانەوادەکەی بە هیچ جۆرێک ئەو قسەیە پژاز نەکراوەتەوە و ئایا ڕاست و دروستی ئەو قسەیە سەتا چەند ڕاستە بەڵام دەنگۆیەکی ئەگزار زۆر هەیە بەڵام ئێمە وەکو ستافی کلیل میدیا ناتوانین بازەوە بکەین کە سەتان سەد ئەو قسەی ڕاستە بەڵام دەنگویەکە ئەگزار زۆرە لە نێو سۆشیال میدیاوە خەڵکێکی زۆر بازەوە دەکاتن و هیوادارین ئەو خاتونەیە بە زووترین کات بێتە سەر تیڤەکان و پرۆگرامی جوان بە خەڵک پێشکەش بکاتەوە خەڵکێکی زۆر چاوی لەسەر تیڤەکانە بۆ ئەوی دووبارە ئەو خاتونە بە پرۆگرامی زۆر جیاواز و سوودمەند بە خەڵک شاد بێتەوە هیوادارین لەش ساو و تەندروست باش بێ ئایا تۆ چیت بۆ قات و ئەڤین ئاسۆ هەیە چاوەڕێ دەکەی دووبارە بگەڕێتەوە سەر تیڤەکان بۆمان لە کۆمنت بنووسە زۆر سوپاس بۆ سەنکتاوی ڤیددیۆکەمان و پێتان خۆش ئەمجار لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانجی کوردستان یاخود جیهانی ڤیددیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسەوە لایک و کۆمنت و شێریش لە بینەچەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکۆ زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی و نوێترین هەواڵەکان لەوێەوە ببینی و بۆ پەیوەندیکردن دەتوانی پەیوەندی بە سناپچاتەکەمان بکە و ڕاستەخۆ ئێمە وەڵامت دەدەینەوە هەموو کات لە خزمەت ئێوەی خۆشەویست داینە و هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.